دەمەوێت شتێکت نیشان بدەم گوێ لە شتێک بگری ئەگەر هاوکارانم یارمەتی بدەن دەمەوێت بزانم ئەو گۆرانیە دەتگەڕێنێتەوە بۆ چ سەردەمێک. ئەوە یەکەم گۆرانی بوو لە پاش پرۆسەی ئازادی عەرز کرا لە عێراق یانی گۆرانی بێژەکە تەبان گۆرانی بێژ خوا لێ خۆش بوو جەعفەر حەسەنی برات کاکم کاک جەعفەر هونەرمەندێکی دیاری معارزیش بوو بۆ حکوومەت ڕای کردبوو حتى حکم ئەعدامیش بۆی دەرچوو بەڵام خۆی هەڵات ڕۆیی تقریبا 25 ساڵ لە دەرەوە بوو. ئەوە یەکەم گۆرانیە تەسویری کرد لە دووبەی ناردی بۆ ئێمە بڵاومان کرد لە تەلەڤیزیۆنەکانی عێراق بە تایبەتی لە تەلەڤیزیۆنی بەغاکە کرایەوە فەڵایەکە یەکەم گۆرانی بوو عەرزمان کرد شعری ڕەسوول سەغیرە من وتم جەماعەت هونەرمەندان دێنە لام بۆ ئێرە پێش 3 ڕۆژ ئەو ڕەسوول سەغیرە نووسەری ئەو گۆرانیە لێرە بوو خۆی و خێزانەکەی لە لەندەن هاتوو بوون 3 ڕۆژ لە لامانمانەوە یعنی ئەو عیلاقاتە بزانە تۆ چەند مشکلەی فەن ینی هونەر من واتی ئەیگەم ینی دەبێ عشقت هەبی بۆ کارەکەت دەبێ خۆشەویستی دەبێ لەگەڵ ئەوانەی لەگەڵیانە ئیشەکەی جەما مستە بەڕاستی ئەو خۆشەویستیە بەس بۆ هونەر نییە بۆ هەر کارێکی دی بێگومان بۆ هەر شتێک یعنی مەتەن ئەو ڕەسوول سەغیرە نووسەری ئەوە 3 ڕۆژ لەیرە مایەوە هاتوو بوو و چوو بۆ سەر قەبرانیش قبری کاک جەعفەر و هاتە ئێرە و ئێستا ڕۆیی ئێستا ئیشی هەیە خۆی ئەکتەرش لە سعودیە زنجیرە درامای ئەکتەرێکی باشە ینی لەسەر ئاستی عەرەبی و جیهانیش تەمسیلەکە بەڵام بزانە ئەو عێلاقاتە 5 ساڵ بە یەکەوە بووی من و ئەو لە یەمەن من چوومە یەمەن 5 ساڵ لەوێ بووم دوای ئەوە دەرکرام لە تەلەڤیزیۆن چوومە یەمەن لەوێ ئێمە برادەر بووین عێلاقاتمان بێژگەوەش ئەیناسم لە کۆلیجی هونەرە جوانەکان بوو قوتابی بوو دوایی لە یەمەن یەکتریمان بینی دوایی چۆ دەرەوە چۆ ئەڵمانیا چۆ نازانم ئێستا هاتەوە ئەبینی ئەو عێلاقە هەیە یعنی بە دڵسۆزی ئیشەکە ئەکرێ ئەگەر ئیشێک بەیەکەوە بکەین ئێستش ئەوەش قەولە لەگەڵمە کار بکەوەکو ئەکتەرێکی بە مستەوای بەرزە ئەم خۆشەویستیە ئەم عێلاقاتە لە بینی هونەرمەندان بی کارەکان جوانتر ئەبی بێگومان بێکەوە کاری جوانتر دەتوانێت ئەنجام بدەن من نازانم بۆ بازێ کەس خۆی ئێکێشێ دەوێت بە تەنیا ئیش بکە ڕوو نادا بە کەس نزیکی بێ ڕوو نادا بە گەنجەکان لێ بپرسن ئەوە جارێکێکی بە منی وتی تۆ چی بە بەلاش قسەکەی وتیمانە چی بە بەلاش چی بکەم یانی وتی تۆ چەند ساڵە ئێمە هیلاک بووین ماندی بووین ئێستا تۆ بە بەلاش دەیان دەیتێ ئەو گەنجانە دێنە لا تەمرینە خولێکە دەورەیەکە یا هینێکە وتم ئاخر بیبەم لەگەڵ خۆمە ئاخرتم ئێمە ئەوە واکر ئێمە ئەمرین بۆ بیبەم لەگەڵ خۆمە با بڵاوی بکەم بەڵکو بەڕاستی دڵسۆزیەتە کە دەمێنێتەوە لە نێو گەنجەکان و هەر بە جوانی باز دەکە